بلافا كو بريار بو دهي كو جفينا يا برلمانتو عراقي كو دنگدان السر يا بارزگاه بونا يا حلب چبتن هاتا پاشخستن بو افرو رجا سيشنبه افرو جيتان ها چه ديارينه اوه كو دمكي دا كو او پارزگاه كو بويا پارزگاه جبريارا يا حكومت هرما كردستان هر جي سالا 2014 بريار دايا هروسا جي دي ماده کا دستوري دا جي کو تهتا نویسین یا دستور عراق دا کو هر بريارا کو هر ياسايا کو هر جي سالا 2992 هاد داين جي قبل حكومت هرما كردستان او ياسا و او بريار نافذن انكو بيت هنا كرن و كار بيت هتا كرن وتسرفي بابتيه ما مهوانك هي او جي حلبجه مامستا لقمان عبد القادر سروكي كومالا قربانيا كيميا بارانا حلبجه جي حلبجه دقلميا برس لقمان دسبيكي تو جالك بخير هاتي هيج ريجريا كي ياساي دستوري هيا كو حلبجه نكريتا باريزجا بەڵێ سڵاو لە بەڕێستان و لە ڕێ ئێوەشەوە سڵاممان بۆ بینەران و بیسەرانی بەڕێز بەداخەوە هیچ ڕێڕەوێکی نەیاسایی نە هیچ ڕێڕەوێکی دەستوری هەیە بۆ ئەوەی کە دەنگدان لەسەر هەڵەبجە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە دوا بکەوێت تەنها هەندێک هۆکاری سیاسی هەیە و بەداخەوە کە هێشتا ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەوەی کە چەند ڕۆژێکە خەڵکی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجەی پێ نیگەران کراوە ئەو وەزعە سیاسیانەیە کە لە ڕابردوو لەسەر هەرێمی کوردستان هەبوون و ڕنگدانەوەی ئەو لایەنە سیاسیانە لەسەر ئەو خۆفەرزکردنە سیاسیانە لەسەر ئاستی عێراق و بە تایبەتی گەشتە سەر ئاستی قوربانیەکانی هەڵەبجەش بەداخەوە ئێمە چاوەڕێوەمانە کرد وەکو اعتبارێک بۆ ئەوەی کە ئەو عێراقی ئێستا عێراقی جاران نییە وەکو ئەوەی کە ئەو عێراقی ئێستا جیاوازە لە عێراقی شۆڤێنیزمی ڕابردوو ئەوە بوو کە هەموو لایەک نەک بە زۆرینەی پەرلەمانی بگرە بە کۆی ئەندامانی پەرلەمان دەنگ لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێ بەڵام بەداخەوە هیوادارین ئەو بارگژە سیاسیە نەگاتە ئاستێک کە ئێمەی قوربانیانی کیمیاباران ناومێت کا لەوەی کە ئەو عێراقی ئەمڕۆ ئەو عێراقەیە کە ئێمە چاوەڕێمان کردووە بە یەک چاوسێری هەموو گەلی عێراق بکرێت لە چ لە هەڵەبجە چ لە شوێنەکانی تری عێراق بەداخەوە هیچ ڕێڕەوێکی نەیاسایی نەدەستوری هیچ پێوەرێک نییە بۆ ڕێگرتن لەوەی کە پەرلەمان دەنگ لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە نەدات چونکە بە پێی دەستوریش بێت ئەو یاسایانە یا ئەو بڕیارانەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون بە پێی دەستور ئەو بڕیارانە دەستورین و دەستور ئەترافیان پێکایە تەنانەت ئەگەر ئەم کەیسە بژواتە دادگای فیدرالی دەتوانم بڵێم بە قازانجی هەڵەبجە و قوربانیەکانی هەڵەبجە ئەکەوێتەوە بەڵام ئەوە جێگەی نیگەرانی ئێمەیە کە بۆ ئەم بارگژێ سیاسی ئەگاتە ئاستێک کە قوربانیانی هەڵەبجە و خەڵکی هەڵەبجە نیگەران بکات باشە بەرز عەبدولقادر واتە پرسا پارێزگەهبوونا حەلەبجە پرسێک یاساییە شەرعیە دەستوریە هەرەکو جەنابت دەڵێ باشە بوو بەغدا بەو شێوە تەعامل دەکەتن بە نەفەسێکی سیاسی لەگەڵ پرسێکی شەرعی دستوری یاسایی ئەکرێ ئەو وەڵامە لەوان وەربگیرێت بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەمە بارگرژی سیاسیە کە نەدەبوو ببوایە و ئەوان ئەگەر مبەڕڕیان هەیە ئەو شوێنانەی تر بکرێ بە پارێزگا من دڵنیام و ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی کورد بە هەموو فراکسیۆنەکانەوە ڕێگر نین بەڵام دیارە هەڵەبجە هەموو ئەو قۆناغانەی کە پێویستە بۆ بە پارێزگابوونی تێی پەڕاندووە سنووری جیاکراوەتەوە هەموو ئەو ڕێکارە یاسایی و دەستوریانەی کە پێویستە بۆی کراوە بەڵام تۆ دێ ئەم هەڵەبجە ئەخەیت بەراوردیەکەی لەگەڵ تەلعفەر لەگەڵ شوێنەکانی تر ئەمە بەڕاشکاوی ئەمە نەکردنی بە پارێزگابوونی هەڵەبجەیە نەک ئەوەی کە تۆ بێی بتەوێ تەلعفەریش بێنتە هاوشانی هەڵەبجە ئەوەی کە ئێمە بە ئاگابین هەموو ئەو ڕێکارە یاسایی و دەستوریانەی کە پێویستە بۆ بوون بە پارێزگا بۆ جیاکردنەوەی سنووری بۆ هەموو ئەو پێوەرە یاسایانەی کە هەیە بڕیوێتی ئەوەی کە ئێستا ناکرێ یا بەراوردەکەی لەگەڵ شوێنێکی ترە ئەمە بیانوویەکە بەوەی ئەوەی هەڵەبجەش نەکرێ وەگەرنا بەڕاستی من دڵنیام ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی گەلی کورد
بە هەموو فراکسیۆنەکانەوە ڕێگر نین لەسەر ئەوەی هەر شوێنێکی تری عێراق پێویست بێ و قوربانی دابێ بکرێ بە پارێزگا. ئەمەی کە ئێستا ئەکرێ بیانوویەکە بەوەی ئەوەی هەڵەبجە نەکرێت. باشە هەندێک ئالیۆن سیاسی و پەرلەمانتۆ دناوە یا پەرلەمانە عێراقیدا داوای ئەوە دەکەن کە هەندێک ناوچەیەن دیکەش یەن عێراقی ببن بە پارێزگە هەفشێوەی حەلەبجە. ئەرێ ئەوەش مستحقن وەکو حەلەبجە کە ئەو کارەسات و بەسەری حەلەبجە و خەڵکی حەلەبجە هاتووە ئەو ناوچانە چێن؟ ئەوەندەی کە بە ئێمە وترابێت باز لە تەلعفەر ئەکرێ باز لە فەلوجە ئەکرێ من لە قوربانیانی ئەو شوێنانە کەم ناکەمەوە، یعنی بڵێم قوربانیان نەداوە یان مستحق نین، بەڵام هەڵەبجە وەکو چۆن کە ڕۆژ هەڵهات هیچ کەسێک نابێت شتێک بەکاربێنێ بۆ بەرچاوڕوونکردنەوەی خۆی لەبەرەوەی ڕۆژە و دنیا یەکتر ئەبینێ. ئەوەی کە بەرامبەر بە هەڵەبجە کراوە نەک لە ئاستی عێراق و لە ئاستی هەرێمی کوردستان، لە ئاستی نێودەوڵەتیە هەڵەبجە بۆتە سمبولی قوربانیدان. بۆیە هەر کارێک و هەر ڕێگریەک بەرامبەر بە هەڵەبجە بکرێ بەڕاستی هەڵچوونە بەرامبەر بە کارێکی جینۆسایدی گەلی کورد بە تایبەتی توانم بڵێم ئەگەر عێراق ئەیەوێ ئەو عێراقە بێت کە خەڵکی ئێستا دڵی پێخۆشکات ئەوە بوو کە کاتی خۆی کیمیابارانی هەڵەبجە لە بەغداوە بڕیایی لەسەردرا و ئێستا ئەبێت لە بەغاوە ئەو بڕیارە ڕاست بکرێتەوە. بۆیە ئێمە چاوەڕێی ئەوەمانە کرد لە عێراق، نەک ئەوەی تۆ بێی شوێنەکانی تر زیندوکەیتەوە هاوتای هەڵەبجەیان کەی. من ڕێزم بۆ قوربانیەکانی فەلوجە و تەلعفەر هەیە، ڕێزمان هەیە بۆ کەسوکارەکانیان بۆ ئەندام پەرلەمانەکانیان و دڵنیام ئەوانیش ئەگەر ڕێکارە یاساکانی خۆیان تەواو بکرێت چۆن دڵخۆش بین بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە بە هەمان شێوەش دڵخۆش بین بۆ بە پارێزگابوونی ئەو شوێنانەی تر. بەڵام هیوادارین لایەنە سیاسیەکان نەبنە ڕێگر و کەس بە ئاگا نەبێت. توانم بڵێم ئەو کەسە سیاسیانەی کە ئەمڕۆ لە عێراقن ئەمڕۆ دەسەڵاتیان هەیە دەبێت بزانن هۆکاری ڕووخانی ڕژێمی بەعس ئەگەڕێتەوە بۆ ئەو واقعی کە کۆڵم پاول لە هەڵەبجە ڕایگەیاند. کێ باوەڕ ناکە عێراق چەکی کۆکوژی هەیە بابێ هەڵەبجە ببینێ. بەو مبەڕەرە عێراقیان ڕووخاند، ئەوان ئێستا بوونەتە ساحیبی کورسی و ساحیبی دەسەڵات و هیوادارین و ئەوان بە ئاگان کاتێک کە ئەوان معارەزەی عێراقی بوون ژمارەیەک شەهیدەکانی ئێمە کە لە بەهەشتی زارا نێژراون ئەو کاتە ئەوان واژۆی وەفاتەکانیان کردووە لەسەر وەفاتەکانیان کاتی خۆی ئەوان وەریان گرتوونەتەوە لە بیمارستانەکانی ئێرانە. بۆیە ئەگەر کەسێک معارز بێت بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە ئەتوانم بڵێم معارزە بەرامبەر بە قوربانیانی هەڵەبجە، بەرامبەر بە شەهیدەکانی هەڵەبجە، بەرامبەر بەو ئازارەی کە ئێستش بەردەوامە. ئەبێ ئەو پەرلەمانتارانە بزانن ئازارەکانی هەڵەبجە هێشتا بەردەوامە. ئێمە ڕۆژی جمعە بەرکەوتەیەکی تری کیمیابارانمان شەهید بووە. بۆیە ئازارەکانی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە بەردەوامە، منداڵی ونبوومان هەیە و ئێستش ڕۆژانە نەخۆشەکانمان بەدیار جیهازی ئۆکسیجینەوە دانیشتون. ئەمەی کە بە ئێمە ئەبەخشرێت تەنها توانم بڵێم وەفایەکە بۆ قوربانیەکان، وەڵامێکە بۆ ئەو هەڵوێستانەی کە پێشتر لەلایەن ڕژەمی بەعسی ڕووخاوە بەرامبەر بەگەلی هەڵەبجە و بە خەڵکی هەڵەبجە دراوە. بۆیە هەر بیانوویەک و هەر مبەڕێرێک بۆ نەکردنی هەڵەبجە درێژەدانە بەو سیاسەتەی کە بەعس بەرامبەر بە هەڵەبجە ئەنجامی داوە. باشە بەڕێز ئەگەر بێن باسیکەین کە گرنگی بە پارێزگەهبوونی حەلەبجە گرنگی ئەو بابەتە و پرسە چیە بوو وەک حەلەبجە ژێ ڕوویە معنەوی سیاسی ئابووری نوێنەرەتیە یا باژارێ حەلەبجە دێ حکوومەتە هەرێما کوردستاندا هەروساژی پەرلەمانتۆی عێراقدا گرنگی پارێزگەهبوونی حەلەبجە بووچی؟ بەدڵنیایەوە بوون بە پارێزگابوونی هەڵەبجە لە ئاستی عێراق چەند ئێستا هەرێمی کوردستان هەڵەبجە پارێزگایە و هەیئەتی پارێزگای هەیە، بەڵام بوونی بە پارێزگا لە ئاستی عێراقا لە ڕووی بودجەوە، لە ڕووی ئیمکانیەتی داراییەوە، لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە، لە ڕووی بوونی دەرفەتی ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی مەرکەزی و لەلایەن
هەرێمی کوردستانەوە گرنگێکی زیاتری پێدرێ بۆیە وە لە ئاستی نێودەوڵەتیش ئاعترافکردنە بەوەی کە هەڵەبجە بەپێی مێژووی قوربانیەکانی بەپێی ئەو مێژووی کە تێی پەڕاندووە بە پارێزگابوونی ئەمڕۆ پێ بەخشرێت بۆیە ئەمانە بۆ هەڵەبجە و بۆ قوربانیانی هەڵەبجە ئەهەمیەتی خۆی هەیە و لە ڕووی مەحفەلی نێودەوڵەتیشەوە ئەهەمیەتی زیاترێ بێ بە تایبەتی لەبەرەوەی هەڵەبجە لە ئاستی نێودەوڵەتیا ئیشی لەسەرەکرێ بەوەی وەک جینۆساید ئەژمار بکرێ ئەمانە هەمووی ڕێکارن بۆ ئەوەی لەسەر ئاستی عێراق بە پارێزگابوونەکە دانی پیا برندێ و دواتریش ئێمە بەڕاستی جێگەی پرسیارە لە 2 ساڵی ڕابردوو لە کاتی دانانی بودجە بۆ حکوومەتی عێراقی هەڵەبجە ناویە هات بە بودجەیەکی ڕەمزیشی بۆ دائەنرا و دەنگیشی لەسەرەدرا ئێستا تێناگەم یعنی ئەمە بانێکە و 2 هەوار لەولاوە لە بودجە حسابی بۆ کرێ وەک بە پارێزگا ئەژمارەکرێ لەم لاشەوە هەر ئەو پەرلەمانەی کە بڕیاری لەسەر بودجەکە داوە کێشە و گرفت دروست دەکا بۆەوەی کە هەڵەبجە بێتە پارێزگا بۆیە بوون بە پارێزگابوونی هەڵەبجە لە هەموو ڕوویەکەوە هەڵەبجە ئەچێتە قۆناغێکی ترەوە و ئەو بێکاری و ئەو دەرفەتانەی بۆ کار ئەرەخسێت لە هەڵەبجە ئەکرێتەوە و خەڵکی هەڵەبجە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر بە ئومێدین کە بگوازێتەوە بەڵام ئەگەر ئەمە نیەتی لایەنە سیاسیەکان بێ و ئەگەر ئەمە نیەتی حکوومەتی عێراقی بێ بەم شێوە ببینرێت تەوەقعەکەم ئەگەر بشکرێت بەو نیەتەوە بکرێت دواتریش تووشی کێشە و گرفتی تری بۆ دروست دەکرێت هیوادارین هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی کوت لە پەرلەمانیەکان چاو بە مێژووی قوربانیانی هەڵەبجە بخشێنن و هەڵەبجە وەک بەشێک لە مرۆڤایەتی سێر بکەن نەک وەکو بەشێکی سیاسی تەعاملی لەگەڵا بکرێن. بله برێز لقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵا قوربانیان کیمیابەرانە حەلەبجە ژێ باژارێ حەلەبجە تۆ گەنە بووی زۆر سپاس.